و هەوایەکی سارد بەڵام بڕیارێکی گەرم و گرنگ بۆ کەرتێکی گرنگ بۆ یەکەمین جارە لە تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زەوی پێویست بۆ پیشەسازی قورس دابین دەکرێت. ڕووبەری زەوی تەرخانکراو لە 600 مەترەوە دەست پێ دەکات تا 40,000 مەتر بە پێی گەورەی و بچووکی کارگەکەیە. ڕێژەی وەبەرهێنان لە کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان 138 ئەو کەرتە پێک دێنێ، کەرتێک کە دەتوانێت ببێتە کۆڵەکە بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری وڵات. لە بژانەوەی ئەم جارەدا بەدواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. پیشەسازی پیترۆکیمیایی لە جیهاندا سەرمایەی ئەو پیشەسازیە 500 میلیارد دۆلارە. بازرگانی جیهان 108 ئەو بازرگانیە پێک دێنێت. پیترۆکیمیایی 130 تەواوی بەرهەمە کیمیاییەکان پێک دێنێت. زیاتر لە 4 ملیۆن هەلی کاری ڕەقساندووە لە جیهاندا. ئەوەی لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت گەورەترین پیشەسازی تەنها بەرهەمی شیشە لە کاتێکە ڕۆژانە چەندین تۆن بەرهەمی پیشەسازی پیترۆکیمیایی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. دەستپێک لەگەڵ مامۆستایەکی زانکۆ و پرۆفیسۆر لە بواری کیمیا دەست پێ دەکەم بزانم دانانی پیشەسازی پیترۆکیمیایی لە هەرێمی کوردستان چی پێویستە. پیشەسازی پیترۆکیمیایی چییە یا لە چی پێک هاتووە؟ پیشەسازی پیترۆکیمیایی بە شێوە سادەکەی بریتە لە بەروبوومی کیمیاوی مادەی کیمیاوی لە مادە سەرەتایەکانی پیترۆڵ یاخود نەوتی خام و هەروەها ئەو گازی کە لە بیرەکان دەرەچێت کە ئەمیش دوو زۆری سەرەکی لەخۆ ئەگرێشان ئۆلەفیناتە کە بریتە لە ئەتیلین و پرۆپیلین و بەرهەمەکانی تری و هەروەها جۆری دووهەمیان ئەڕۆماتیەکان ئەڕۆماتی کۆمپاوند کە ئەمیش بریتە لە بەنزین و تەلەوین و زایلین و پێکاتەکانی ترە. ئەمە بە شێوەیەشی کورتی. طبعاً ئێستا لە ڕووی پیشەسازیەوە دوو زۆر پیشەسازی گەورە هەیە لە جیهاندا. یەکەمیان پیترۆکیمیکال ئیندەستری یاخود پیشەسازی پیترۆکیمیاوی، ئەوەی تریان بایۆ سنتەسیس یاخود بایۆ پرۆدەکت ئیندەستری یاخود کارگەی لە ڕووی بایۆلۆجی کە ئەمە زیاتر لە ڕووی ژینگەیەوە باشترە و هاوڕێی ژینگەیە زیاتر لە جۆری یەکەمیان. باشە بەرەسان کەسانی شارەزان لە ڕوو ئەکادمیەکەیەوە باسی دەکە لە هەرێمی کوردستان دەتوانین کام جۆری پیشەسازی پیترۆکیمیایی چۆن لە کارگەی بۆ تەرخان بکەین و ئەو بەرهەمانی کە بەڕێست باسیکی تێدا بەرهەم بهێنین. ئەگەر ئێمە سەیری وڵاتانی دەور و پشتمان بکەین بە تایبەتی وڵاتانی خلیج، سعودیە، ئیمارات، هەروەها عومان، ئەوانە ئەگەر ینی کوێت هەتا ئەگەر ئەوانە سیرکەین سیرەکەین ئەوان لە ساڵی دوای 2000ەوە گرنگجێشی زۆریان بم بوارەیەوە بواری پیترۆکیمیایی. ئێمەش لە کوردستانە بە حقت لەبەرەوەی کە مادە ئەوەلەکەمان هەیە پیترۆڵێکی باشمان هەیە و جۆری پیترۆل لە کوردستانە زۆر باشترە لە وڵاتانی تر لە ڕووی کواڵیتیەوە چکە سوکترە لە نەوتی خام چەند سوک بێ باشترە بەروبوومەکەی بۆ لە ڕووی پیشەسازیەوە. لەو بوارە من لە ساڵی 2015ەوە زۆر داوام کردووە لە سیمینارێکش لە زانکۆی سلێمانی بەشداریم کرد لە وەرکشۆپێکە ئەو ئاماژەم بەو بوارە کرد کە پیترۆکیمیایی زۆر زۆر گرنگە لە کوردستانە چکە ئێمە مادە ئەوەلەکەمان هەیە. لێرە ئەو پیشەسازانی کە ئەتوانین دروستیکەین بە وەکو ئەمۆنیا، وەکو یۆریا، وەکو ئیتانۆڵ، ئەمانە ئەو مادانن کە ئەتوانین لە پیترۆکیمیایی دروستیکەین و سوودێکی زۆری ئەبێ بە تایبەتی یۆریا ئێمە ئیستیرادیەکەین بۆ لە ڕووی کشتتوکاڵەوە کە ساڵانە بە هەزارەها و بە ملیۆنەها تەن ئیستیراد دەکرێت پارەیەکی زۆر ئەچێتە دەرەوە. ئەگەر تۆ خۆت ئینتاجی بکەیت بەرهەمی بێنی ئەوە لە وڵاتەکە زیاتر ئەو پارەی ئەگەڕێتەوە بۆ خۆمان و سەرمایەکە بێ و هەلێشی کاری زۆریش دەڕەخسێنێ بۆ خەڵکی. دکتۆری بەڕێز ئەگەر تەماشا بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی پیشەسازی بە نمونە وەرگرین لە ناو سێکتەرەکانی بۆ بەرهێنانە 138 کەرتی هەموو بەرهێنان لە هەرێمی کوردستان کەرتی پیشەسازیە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەستەی بەرهێنان کار ئاسانی تەواوەکە بۆ بەرهێنەکان بۆ بیانیەکان.
ئێمە ئەمە چۆنڵی وەکو کەسانێکی ئەکادیم ئەمە بە دەرفەتێک نازانی کە ئێستا دەست پێ بکەین شۆڕشێک بەرپا بکەین بۆ ئەم پیشەسازیە ئەوی زۆر گرنگە بەڕاستی پیشەسازی هەیە لە کوردستانە ئەکرێ بەس لە ئاستی بچووکایە سکێڵی بچووکایە کارگەی بچووکە هەلی کار 100 کەسێکە 50 کەسێک ئیشی تیاکە ئەگەر تۆ بی لە مستەوایەکی بەرزە کار بکەی وەکو پترۆکیمیاوی کە وەکوتم بەلای کەمەوە 9 ملیۆن خەڵکت بۆ ئەگرێتە خۆ داهاتیشی باشی ئەبێ ئەمە ئەبێتە شۆڕشێک بەڕاستی چکە تۆ ئەوە لەبیر نەچێت نەوت ئێمە ئەیفرۆشینەوە ئەو پارێمان لە ڕووی پیشەسازی و ئەمە دواکەوتین چکە ئەو پارینەوتە هەمووی دیسان جاریشتە ڕاتەوە دەرەوە یان چەند دەسمانەکەی هەمووی ڕاتەوە دەرەوە بە عملەی ساعبە یاخود بڵێن بە دۆلار بەڵام ئەگەر خۆت استثماری بکەیت و هەرگەگە لە ناو خۆتا بێ ئەو داهاتە بۆ خۆ دەگەڕێتەوە بژانەوەیشی ئابووری گەورە ڕوئەیات باشە پێویستمان بە پیشەسازی پترۆکیمیایی هەیە لە هەرێمی کوردستان ئێمە زۆر پێویستمان پێێتی چکە لە دوو ڕووەوە یەکەم لە ڕووی هەلی کارەوە دووهەمیان لە ڕووی داهاتەوە هەلی کارێکی باش ئەڕەخسێنێ بۆ خەڵکیێکی زۆر ئێمە بەڕاستی لە خەڵکی نەشارینەوە بەتاڵەیەکی زۆرمان هەیە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ساڵانە دەرەچن و بەبێ ئەوەی کاریان دەستکەوێت بەداخەوە زۆریان ڕێگە ئەگرن بەرەو هەندەران ئەچن کە ئەویش ڕێگەی مەرگە زۆریان لە ناچاریە بەسەکە تۆ لە وڵاتەکەی خۆتە هەلێکی کار هەبێ خەڵک چی ئەوێت خەڵک ئەوێ بە ئازادی بژی بە نانێکی هەبێ و بە ئاسوودەیی بژی ئەجا ئەگەر ئەو هەلی کارە بڕەخسێ و داهاتیشی باشیش بۆ کوردستاندانێ ئەو وەختە ئەتوانی زەڕایی وشتیش کەم بکەیتەوە لە لایەشی ترەوە ینی خەڵکەکە بژانەوەیشی زۆر باش بەخۆیەوە بینی ڕەنگە پیشەسازی پترۆکیمیایی ماوەی چەند ساڵێکی بوێت بۆ دامەزراندنی بۆیە ئێستا لە پلانی دەستەی وەبەرهێنانە کە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان شاری پیشەسازی دروست بکرێت و بە پێی پێویستی پارێزگاکان لەو نێوەندەشدا جێگای پیشەسازی قورس کراوەتەوە لەگەڵ بەڕێوەبەری کارگێڕی و یاسایی دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە یەکێک لە کارگە پیشەسازیەکان گفتوگۆ لەسەر پیشەسازی قورس دەکەین. وەکو دەستەی وەبەرهێنان ئێستا ئەتوانین بڵین لە ساڵی 2022 پرۆژەکانی وەبەرهێنان بە تایبەتی لە سێکتەری پیشەسازیە جێدەستان دیارە بەدڵنیاییەوە بە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە پلانی وەبەرهێنانیش ڕژمارەیەکی بەرچاو لە پرۆژەکانی پیشەسازی لە پلانی ئێمەدا هەیە بە تایبەتیش پیشەسازی پترۆکیمیاویات و پیشەسازی گەورە کە وەکو وەبەرهێنان لە بۆ لەو بوارەدا زۆرتر گرنگی پێ بدرێت. کەرتی پیشەسازی چۆنڵی سەدا چەندی پرۆژەکانی وەبەرهێنان پێک دێنێ لە هەرێمی کوردستانە زیاتر چۆنڵی ئاسانکاری بۆم کەرتانە دەکەن زۆربەی خەڵک وا دەزانی وەبەرهێنان زۆربەی پرۆژەکانیان لە کەرتی نیشتە جێبوونە بەڵام 138 پرۆژەکانی وەبەرهێنان لە کەرتی پیشەسازیە واتە ڕێژەی ژمارەیەکی هەموو پرۆژەکان کە وەری گرتووە زۆرترین ژمارەی وەبەرهێنان لە کەرتی پیشەسازی کراوە لە هەرێمی کوردستان وە لە ساڵانی ڕابردووش ژمارەیەکی زۆر پیشەسازی قورس لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە و کەوتونەتە کار لە ساڵانی داهاتوشدا پرۆژەی ژمارەی زۆرتر دەست بەکار دەبن و جێدەستیان دیار دەبێتن لە ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان. گرنگی ئێوە بۆ کەرتی پیشەسازی چۆنە؟ بەڵێ یەکێک لە بابەتە هەرە گرنگیەکان کە بتەوێتن کەرتی پیشەسازی قورس یان مامناوەند یان خۆراکی بتەوێت دەبێت لە یەکتریان جیا بکەیەوە کاتێک کە توانیت لە یەکتریان جیا بکەیەوە و ناوچەی پیشەسازی تایبەتی لە بۆ دابنێ ئەو کاتە دەتوانی سەرکەوتنت بەدەست هێناوە و دەتوانی بڵێ ناوچەی پیشەسازیمان هەیە. ئێمە لە پلانی خۆمان 13 ناوچەی پیشەسازیمان هەیە کە لە هەرێمی کوردستان بەشێکیان دەست بەکار بوون بەشێکیان لە بەرنامەدانە کە دەست بەکار دەبن. لە هەولێریش بەشی پیشەسازی قورس ئامادەی کراوە زەوی بۆ دابین کراوە لە قۆناغی ئەوەیە کەوا ناوچەی پیشەسازیەکە ڕابگەێنرێتن و دەست بەکار ببێتن. دەستەی وەبەرهێنان زۆر باسیەوە کە پرۆژەکانی وەبەرهێنان زۆرترین هەلی کاریان ڕەخساندووە یعنی ئەتوانی بڵین ئێستا بە بۆنەیە پرۆژانەوە زۆرترین هەلی کار ڕەخساوە خۆشبەختانە بەڕاستی ژمارەیەکی زۆر لە کارگەکانی ئێمە کەوتونەتە کار کە هەمیشە کە ڕاگەیاندن دەکەن لە بۆی کەەوە هەڵی کار لە بۆی خەڵکێک یعنی خەڵکی دەستی کاری ناوەخۆمان لەو گوارانە نییە یعنی پێویستیمان بە ڕاهێنانی زیاتری هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بۆی بتوانن لەو گوارانە کار بکەن
بۆیە ئەرچی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەکەوە بتوانن ڕاهێنان بۆ بکەن وە کارگەکانی ئێمەش ببنە ناوەندی فێرکردن بۆ خەڵکانی دیکە و پێگەیاندنی کادیری ناوە یعنی کادیری سەرەتایی و کادیری مامناوەند بۆی بتوانن لە داهاتوودا سوود لەو ئەزمونانە وەربگیرێتن و خزمەتیەوە بکەن وە بە دڵنیاییەشەوە ئێمە وەکو ڕێژەی دیاریکرا و 1970 کرێکاری ناوەخۆمان وەکو دەستی کاری ناوەخۆ دەبێت لە کارگەکاندا دەست بەکار ببن و ئیش بکەن و ئەگەر ئەو ڕێژانش لە قۆناغی یەکەم لە هەندێک کارگەیان لە هەندێک بواردا نەتوانرێت جێبەجێ بکرێت بەڵام دەبێت ساڵانە ئەو ژمارەیە بگەینێتە 1975 کەمتر دەور و ڕۆڵتان چیە بێت لە ئاسانکاری بۆ پیشەسازی قورس بە تایبەتی پیشەسازی پترۆکیمیاییەکان یەکێک لەو بوارانەی کە پیشەسازی ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان هەمیشە جەختمان لەوە کردوێتەوە کە دەبێت گرنگی زۆری پێ بدرێ پیشەسازی پترۆکیمیاویاتە وەکو باسم کرد ئێمە ناوچەی تایبەتمان ئەوە خەریکین ئامادەی دەکەین بۆ ناوچەی پیشەسازی قورس و پترۆکیمیاویات کە نزیک بێ لە ئاو و ئەو سەرچاوەکانی نەوت و گازی سروشتیشی تێدا ئامادە بکرێتن بگاتە ئەو شوێنانە بۆ ئەوی وەبەرهێنەری بیانیان وەبەرهێنەری ناوەخۆ کە دەیوێت لە کارگەکان یان لە بوارەکانی پترۆکیمیاویات کەوا سەرمایەکی زۆری دەوێت هەندێک جار زیاتر لە سەروی 1 میلیارد دۆلاری دەوێت لە بۆ کارگەکان وە خەڵکێکی دەستی کاری زۆریش ئیشی تێدا دەکاتن بۆیە لە داهاتوێکی زۆر نزیک ئەو ناوچانە بە چاوی خۆتان دەبین و دەبینن کەوا ئێمە زۆرتر هەوڵ بدەین کەوا گرنگی بە بواری پیشەسازی بدرێت لە هەرێمی کوردستان بۆ پرۆژەکانی ئەو بوارە زیاتر گرنگی بکەن. پرۆژە مۆڵەت پێدراوەکانی کەرتی پیشەسازی لەسەر ئاستی پارێزگاکان پارێزگای هەولێر 113 پرۆژە سەرمایە 7 ملیار و 600 هزار دۆلار پارێزگای سلەیمانی 77 پرۆژە سەرمایەی 10 ملیار و 103 ملیۆن دۆلار پارێزگای دهۆک 66 پرۆژە بە سەرمایەی 1 ملیار و 600 هزار دۆلار کۆی گشتی سەرمایەی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان 19 ملیار و 500 هزار دۆلارە ئەوەی تایبەت بێ بە دروستکردنی پیشەسازی قورس و پترۆکیمیایی پێویستی بەڕوبەرێکی زۆر و زەوی و ئاو و کارەبا هەیە بۆ دروستکردنی بۆیە بازرگانان و سەرمایەداران بە باشی دەزانن حکومەت کاراسانی زیاتر بکە لە ڕێی کەرتی تایبەتەوە بۆ دامەزاندنی ئەو کارگانە ئەمەش لە کاتێکدایە کە ئاماژە بەوە دەدرێت لە هەرێمی کوردستان دەتوانرێت بە ئاسانی کارگەی پیشەسازی پترۆکیمیایی دابمەزرێنێت. بەنسبەت کەرتی پیشەسازی کە تا ئێستا توانیمانە یعنی کە بتانی لە چەند بوارە کەرتی پیشەسازی ئامادە بکەین بۆ نمونەکە ئێمە وەکو پیشەسازی قورسمانە بێ تەنیا لە کوردستاندا ئێمە بەس یەک دانە پیشەسازی قورسمانێ ئەویش کارگەکانی شیشە کە ئێمە چەند ساڵە توانیمانە هەم هەلی کار بۆ گەنجەکانمان دروست بکرێت و هەم یعنی لە گوێرەی موادەکەش کە ئەو موادەکە لە شەقامەکان پێشانەکە وابوو ئێستا ئەم موادانە گشتی بووەتە بە پارە بۆ کارگەی شەکان دەڕواتن بەس ئێستا ئێمە دەمانەیە لە توانامان یعنی وەکو هەم وەکو حکوومەت هەرێمی کوردستان هەم وەکو سەرمایه‌دارەکانی هەرێمی کوردستان نەک بەس ئەم جۆرە پیشەسازی قورسەیە وەکو پیشەسازەکانی ئاسی بەڵکو چەندین پیشەسازی تر هەیە بۆ نمونە پیشەسازی پلاستیک پیشەسازی موادی پەترۆکیمیاویەکاندا بەس دەبێت حکوومەت هاوکارێکی زۆر باشمان بکە بۆ نمونە لە کەرتی خزمەتگوزاری و دابینکردنی کارەبا و شەقام و ئاو بۆ گشت کارگەکانی پیشەسازی قورس تا ئێمەش بتوانین بە هەموو جۆرێک پەرا بە پیشەسازی قورس بدەین توانیمانە چەند جۆرە موادێک خڕ بکەینەوە بتوانین بۆ نمونە کە توانیمانە مواد کۆ بکەینەوە بۆ کارگەکانی شیش دابینی بکەین و لەگەڵ ئەوەیدا ئێمە جۆرەها موادمانەیە بۆ نمونە وەکو پلاستیک و تا موادی شر ئەمە پێویستمان بە کارگەی پیشەسازی گەورێت تاکو بتوانین مەعالەجەی بکەین وەکو ئاسنەکە. بە دنیا لە کوردستان پیشەسازی قورس هەبووە تا ئێستاش زیاتر پیشەسازی قورس کارگەی شیش بووە وەکو ئەو کارگەی کە ئەمڕۆ بینیتان لە هەولێر چەندانەیەک هەیە لە سلێمانیش چەندانەیەک هەیە بەگشتی لە کوردستان ئێستاش وەکو ئێمە و کارگە لە بەرنامەماندا هەیە کە کارگەی پلێت و کارگەی بۆڕی قوت و پرۆفیلی پێدەڵێن لە بازار بە بۆریش خاتە مەشهورە
ئەوانە دانێن خۆشببختانە کارگەی بۆڕەکەمان لە قۆناغی کۆتاییدایە و کارگەی پلێتەکەشمان لە بیدایەتی ئیشکردنەمادا ئیشاڵە لە چەند مانجی داهاتوان لە ساڵی داهاتوو ئیشاڵە دەکەوێتە خزمەت ئەگەر بێت و یارمەتێکی تەواو یان ڕێخۆشکاریەک هەبی لە بۆ دروستکردنی جۆرێک لەو کارگانەکە ئەوڕۆ بینیتان وەک کارگەی شیشە وەکو کارگەی ماچەلەن ئێستامە لە بەرنامەمان پلێتە وەکو کارگەی بۆ ڕووە وەکو پلاستیکیش هەم لە بۆ شت باشە ژینگە ئەو ماوادانێک کە لێرە بەکاردێنەوە هەموو ریسایکلین دەکرێتەوە ئێستا ئەمە ئاسن سیکرا بۆ دەگرین و ریسایکلین دەکرێت ئەگەر بێت و مەسەلەن کارگەی قورسدەوانەوە مەسەن پلاستیک دانێن پلاستیک دەتوان ریسایکلین بکەینەوە دۆتی بێخینەوە ژینگەی دەتوانین دووبارە بەکاری بینین. هەولێری پایتەخت بۆ یەکەمین جار لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێستا کە لەسەر پیشەسازی قورس دەکات. جێگیری پارێزگاری هەولێر دەدوێنم بزانم چۆن هاوکاری و کار ئاسانی بۆ بەرهێنەرانی ئەو کەرتە دەکات. هەولێری پایتەخت لە ڕووی باڵەخانە و بینایی جوانەوە سیمایەکی جوانی هەیە جیاوازە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش. بەڵام من دەمێ پرسیاریەوە بکەم بۆ کەرتەکانی ترچیتان کردو بە تایبەتی کەرتی پیشەسازی. بەڵێ ئێمە لەسەر ئاستی پارێزگا هەولێر لێژنەی باڵای گەشەپێدانی پیشەسازی هەیە کە کۆبوونەوەی لە مانگانە لە 2000 کۆ دەبێتەوە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتیەکان کە تایبەتمەندن لە بەڕێوەبەراتی گشتی و بەرهێنان و بەڕێوەبەراتی گەشەپێدان با بڵێن پیشەسازی بەڕێوەبەراتی گشت و کاڵ و هەموو بەڕێوەبەراتەکان دیکە لەگەڵ سەرۆکاتی شارەوانی و بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان لەگەڵ ژووری بازرگانی یەکێتی هاوردە و هەناردەکردن بۆیە هەموو ئەو کۆبنەوانەی کە هەن هەر هاوڵاتێک یان هەر کەسێک کە داوای پێدانی زەوی دەکا بۆ پرۆژەیەکی پیشەسازی ئەز پرۆژەیەکە مامناوەند بێ پرۆژەی با بڵێن بچووک بێ کارگەیەک بێ ئێمە هەموو کار ئاسانەکەی بۆ دەکەین لە ڕێگای ئەو لێژنەی کە هەیە لە پارێزگای هەولێر. بۆیە سیاسەتی حکوومەتی هەرێم لە کابینەی نوێم و ئەنجومەنی وەزیران کە یەک لە بابەتەکان گرنگی دانا بە بواری پیشەسازی لە هەموو بوارەکانی پیشەسازی کە کشتتوکاڵی بێ یان وەبەرهێنەر بێ یان لە ڕێگای با بڵێن پیشەسازی بێ وەکو مۆڵەت پێدان. بۆیە هەموو ئەو بابەتانە ئێمە گرنگی پێ دەدەین وەکو پارێزگای هەولێر و کاریش لەسەر کرا و هەموو کار ئاسانیشیان بۆ دەکرێت. زۆر کات لەوانەیە مەسەلەن باز لەوە کرابێت کە زۆربەی زەویەکان لە پارێزگای هەولێرە تەرخان کرابێت بۆ یەکەکانی نیشتەجێبوون. ئێوە هەر گرنگیتان بە یەکەکانی نیشتەجێبوون داوە یا سێکتەرەکانی تر بۆ ئێوە گرنگن. لە ماوەی ڕابردوو ماستەر پلانی شاری هەولێر بەو شێوازە بووە کە شوێنی نیشتەجێبوون ئەو زۆنانەی کە دەبنن نیشتەجێبوون و شوێنانی کە بۆ ناوچەی پیشەسازی دەستنیشان کراون. بۆیە ئێمە ناوچەی پیشەسازیمان هەیە لە هەولێر کە دەکەوتە با بڵێن باشووری ڕۆژئاوای هەولێر دەکا کە منتیقەی با بڵێن شەمامک و ئەوانە ناوچەی پیشەسازی لەو سنوورەیە. بۆیە ناوچەکە وەکو ماسەرپلانی هەولێر شوێنەکەی بۆ دەستنیشان کراوە حسابی پیشەسازیش کراوە. بەڵام بەرنامەی ئێستای وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە جارشتر پێداچوونەوە بۆ ماستەرپلان دەکرێتن بە گشتی بە تایبەتی تری شاری هەولێر و سەرۆکاتی شارەوانی هەولێر بە دەوروبەریشەوە ماسەرپلان جارشتر پێداچوونەوەی پێدەکرێت کەواتە گرنگی دەدرێ بە ناوچەی پیشەسازی لە ماوەی پێشتریش گرنگی پێدراوە. بەڵام لەوانەیە هۆکارەکەی لە تمۆحی ئێمە نەبێت لە چەند ساڵی ڕابرد و قەیرانی دارایی و شەڕی داعش و نەمانی بووچە و موچەی هەرێمی کوردستان و دابەزینی نرخی نەوت کاریگەری هەبووە لەسەر هەموو با بڵێن پیشەسازیەکانی کە هەیە لە کارگەکان لەو با بڵێن لەو کارانەی یان لەو کارگانەی کە هەن لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە شاری هەولێر. بۆیە ئەوانە هەمووی کاریگەری هەبووە بەڵام شوێنیشان بۆ دەستنیشان کراوە. باشە کاک هێمن بەڕێستان ئاگاداری ئەون کە کەرتی پیشەسازیەکێکە لە کەرتە هەرە باشەکان بە تایبەتی لە ڕۆی ڕەخساندنی هەلی کارەوە. مەسەلەن پلانی ئێوە چیە لە ساڵی 2022 دا ینی چۆن ئەڕوانە ئەم کەرتە ینی گرنگە وەکو پارێزگاری هەولێر مەسەن گرنگی بەمە بدەن؟ بەڵێ پلانی ئێمەش بە هەمان پلانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە تایبەتمەندەکانە کە هەلی کار بۆ گەنجانی خۆمان بۆ دەرچوانی خۆمان بڕەخسێنین و ڕێژەیەک دانراوە بۆ ئەو با بڵێن کارگوزەرانە یان ئەو کارمەندانەی کە کار دەکەن لەو کارگانە کەوا دەبێت خەڵکی خۆمانی بێ خەڵکی ئەو شارە بێ
جگە لەوەی ئەوانەی کە لەوانەیە هەندێک حالەتی زۆر پێویست بێ حالەتی فەنی بێ نادر بێ لەوانەیە لە دەرەوە ئەوانە بهێندرێن و یان کارگەکە تاوەکو دەکەوتە سەرکار پێویستی بە کارمەند یان کارمەندی بیانی هەبێ بۆیە ئەو یەک لە مەرجەکانە کە مۆڵەت دەدرێتن یان زەوی تەرخان دەکرێتن بۆ هەر پیشەوەرێک بۆ هەر کارگەیەک یەک لە مەرجەکان ئەو دەبێت کە دەبێت هەلی کار بۆ خەڵکی خۆمانیان گەنجی خۆمان داگرێت. بەرهەمەکانی پیشەسازی پیترۆکیمیایی، یۆریا، ئیسانۆڵ، میسانۆڵ، بنزین، تەلەوین تەنها لە ماوەی یەک ساڵدا لە سنووری سەرۆکایەتی شاراوانی هەولێر نزیکەی 6 کارگەی گەورە و بچووک زەوی پێویستیان بۆ تەرخان کراوە و دەستیان بە کارەکانی خۆیان کردووە. بەشێک لەو کارگانەش بۆ پیشەسازی قورس دابین دەکرێت. لە ساڵی 2021دا چیتان کرد بۆ کەرتی پیشەسازی لە ڕووی تەرخانکردنی زەویەوە؟ بەڵێ لە ڕێگای لیژنەی باڵای تەرخانکردنی زەوی بۆ پرۆژەکانی پیشەسازی توانیمان لە ساڵی ڕابردوو ساڵی 2021 زیاتر لە 7 کارگەی دەتوان بڵێم قورس و مامناوەند زەویان بۆ دابین بکەینەوە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر. وەتەرخانکردنی ئەم زەویانە لە میانەی ئەوە دێتەوە کە یەک لە بنەمایەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بژانەوەی ئابوووریە لە ڕێگای پەرەپێدان بە بەشی پیشەسازی. باشە ئێوە لەکوێ ئەو زەویانە تەرخان دەکەن لە سنووری پارێزگای هەولێر ئەم زەویانە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە ئەوەی کە ئێستا دابین دەکەینەوە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێرە و بە تایبەتیش لەو سێکتەرەیە کە پێی دەڵێن کەرتی تیمار. ئێستا پلانی ترتان هەیە شاری گەورەتر ینی پرۆژەی گەورەتن بۆ کەرتی پیشەسازی دروستکرێ؟ لە سەرەتای ساڵی 2022 توانیتمان 20 کارگەی دیکە ڕەزامەندیان پێ بدەینەوە کە بەڕاستی ڕێژەیەکی باشە و بتوانین زەویان بۆ دابین بکەینەوە. سەرڕای ئەوەی کە ئێستا ئێمە زەویەکانمان لە تیمار لەوانەیە بۆ کەمبوون دەڕاتن بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە لە ئێستاوە پلانێکماندانەوە بۆ ئەوەی بتوانین زەویەش کە تەرخان بکەینەوە هاوشێوەی زەویەکانی تیمار تاکو بتوانین ئەم زاریان شاری پیشەسازی دروست بکەین کە ئەمەش بەڕاستی هەر بەخۆی دەبێتە هەنگاوێکی گەورە لە بۆ خزمەتکردنی بواری پیشەسازی و سێکتەری پەرەپێدانی ئابووری. ئەو زەویانی وەکو سەرۆکاتی شارەوانی تەرخانیەکەن بۆ کەرتی پیشەسازی زیاتر بۆ چه بابەتەکە یانی ئێوە گرنگی بە کەرتی پیشەسازی دەدەن لە ڕۆی تەرخانکردنی زەویەوە؟ ئێمە چاک دەزانینەوە بەڕێبەراتی پیشەسازی لەگەڵ بەبەرهێنان پلانێش تایبەتیان هەیە بەو کارگانیان ئەو ڕزامانیان کە دەدەنەوە بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێمەوە ئێمە تاکو ئێستا نەگەیشتنی ئەو ڕێژەیە کە هەندێک کارگە ڕەفز بکەینەوە یان هەندێکی قبول بکەینەوە زۆربەی هەرە زۆری لەوانەیە پێویستمان پێ هەبیتن کەمێکیان لەوانێ ڕەفز وەرگێتەوە لەبەر ئەوچکە لەوانەیە لە ناحیەی هونەری و یان تەکنیکی کارەکانیان تاوە نەبێتن بەڵام بەدڵنیاییەوە ئێمە تەشجیعی هەر ئیشێک هەر کارێک دەکەینەوە کە خزمەتی شاروس خزمەت کوردستان بکاتن لەلایەک چونکە لە ئەنجامدا دەبێتە دەرفەتی هەلی کاریش بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوان لەو کارگانە ئیش بکەنەوە بەرهەمەکان بەکار بێ و هەلی کاریش دابین بکرێت. پرۆژە تەواوبووەکانی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 53 پرۆژە سەرمایە 4 ملیار و 500,000 دلار پارێزگای سلەیمانی 39 پرۆژە سەرمایە 4 ملیار و 800 میلیۆن دلار پارێزگای دهۆک 33 پرۆژە سەرمایە 1 ملیار و 400,000 دلار